لە ماوەکانی ڕابردوودا ناوی هەزاران فەرمانبەر گەڕاوەتەوە بۆ ئەوەی زەوی وەربگرن، بەڵام تاوەکو ئێستا تیر و پشک نەکراوە بۆ ئەوەی کە ئەو فەرمانبەرانە کەی زەویەکانیان وەردەگرن. لەسەر ئەم بابەتە میوانێکم لەگەڵا بەڕێز کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر لەگەڵمە بێت. کارزان بەخێر بێ. زۆر سپاس. ئێستا خەڵک قەنەعاتێکیان لا دروست بووە، دەڵێن تەنها ناومان هاتوتەوە بەخوا زەویەکە بە چاو نابینی. جا ئایا ئەوان زەویەکە ئەبینن یان نایبینن؟ بۆچی وا تاخیر بووە؟ هۆکارەکەی چی بووە؟ و ئەگەر دابەشیەکەن کێیە؟ سەرەتام کاتێ ئێوە بینەرانیش باش سپاس. بەخۆی دوای دەرچوونی فەرمانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەراندا پرۆسەیەکی بەردەوامە، چونکە نزیکەی 16 ساڵ زیاتر بوو زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش نەکرابوو. بۆیە لەم بڕیارەدا تەسەوڕ دەکەین ئەوەی کە بە فعلیش دەکەوەی بەدەستمان گەیشتووە فەرمانبەرێکی زۆر سوودمەند بێت لەم بڕیارەدا. بۆیە ئێمە دوای دەرچوونی بڕیاری ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە تیمەکانمان هەموو لایەنە پەیوەندیدارەکان، چونکە پرۆسەیە کە تەنها پەیوەست نییە بە وەزارەتی شارەوانی بەڵکو پێویستە بە وەزارەتی دادا، وەزارەتی گشت و کاڵانی کۆمەڵێک پرۆسەیە پێویستە کاری لەسەر بکرێتن. بۆیە ئێمە بە خۆشحاڵیەوە دەڵێم لە سەرۆکاتی شارەوانی هەولێر توانیمانە 3000 زەوی بەسەر فەرمانبەران دابەشکەین کە بەشێک لە هەر ئەو 3000 و تەواو ئەوجا ئەمن ئەگەر تەواڕوونکردنەوەی تەواو دەما بەڕێستان، چونکە ئەو زەویانە تەنها زەویەکان لەبەرەوەی ڕێژەی فەرمانبەران زۆر بۆ ئەوەی تەسەوڕ دەکەین وەکو باسم کرد نزیکەی 65,000 فەرمانبەر تەنها لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر سوودمەند بێت لەم بڕیارەدا. بۆیە ئێمە کارمان لەسەوە کردو. ئێمە بە خۆشحاڵیە وەزارەتی باسەوە دەکەم شاری هەولێر کە لە ساڵی 2002 ماستەر پلانی هەبووە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش 3 ساڵ نزیکەی کار لەسەر هەموارکردنەوەی ماستەر پلان کراوە، نوێنەرانی هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان تێدا بووە، بە هەمانجی لەگەڵ ئاژانسی جایکای یابانی کار لەسەر کراوە. بۆیە ئێمە ئەو پرۆسەی کە باز دەکەین زەویەکە پێویست زەوی هەیە ئێستا بە دڵنیاییەوە ئەمە دڵنیایی دەدەما هەموو فەرمانبەرێک تاکو یەک تاکە فەرمانبەر مابێ کە تیمەکان کار لەسەر دەکەن و بڕیاری وەمان داوە هیچ فەرمانبەرێک کە سوودمەند بێت لەو بڕیارە لێ ناگەڕێن بێبەش بێت یاخود هەواڵێکی چاکە. هەموو فەرمانبەرێک ئەوەی کە ناویان گەڕاوەتەوە هەمویان زەوی وەردەگرن، ئەوەی کە سوودمەند نەبوو بە دڵنیاییەوە هەمویان بەدڵنیای. ئەوە هەواڵێکی خۆشە. ئەوانەی کە ئێستا سەیری هەواڵەکە ئەکەن سەرۆکی شارەوانی هەولێر دەڵێ هەموو فەرمانبەرێک ئەوەی سوودمەند نەبووها ئەوەی ناوی گەڕاوەتەوە زەویەکەی وەردەگرێت. ئەو دڵنیایی دەدەینەوە زۆر باش هەموو ئەو فەرمانبەرێک وەکو. بەڵام ئێستا چەند زەوی حازرە ئێستا ئەوانەی هەمویان بێکەوە وەرنەگرن، بەڵام وەکو باسم پرۆسەکە بەردەوامە، پرۆسەشی بەردەوامی تێدا. ئێمە لەگەڵ بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوەدانی کارمان لەسەوە کردووە دەتوانم ئێستا بڵێم 23,000 زەویت کە ئامادەیە، بەڵام 3000 پارچە زەویت کە ئامادە کراوە. ئەوەکەی تریش بەردەوام دەبێتن. وەکو باسم کرد زۆر باشە مادەم 23,000 ئامادەیە بۆ تیر و پشک ناکرێتن. ئەو 23,000 هیچ نەبێ. 20,000 بەڵێ نەخشەی لۆ دانراوە، بەڵام ئێمە کاتێک کە نەخشە دوای ئەوەی ڕوپێوکاری لۆ زەویەکە دەکرێتن و دیاریکردنی خاوەنداریەتی یاخود دیاریکردنی خاوی مافی ڕەفتارکردنی سەر زەویەکان، چکە زەویانە هەمومان دەزانی کوشتتوکاڵی بووینە فراوان بوونی شار هەموو کات ئەمە دەڵێن لەسەر ئاتەن پێچەوانی یەکدی لەگەر کوشتتوکال کات و شار هەمومان دەزانی ئەگەر زۆر دوور نەڕۆین لە ساڵی 90ەکان بڕۆین ئەو گەڕەکی هەڤاڵانە سەربەرانە هەمووی زراعەت لێ دەکرا. هەمووی ئەگەر زۆر بڕێک بچینەوە پاشتر هەر دەورا پشتی قەڵاتێ لە ساڵی سیەکان کودەڵی کاری کوشتتوکاڵی لەسەر کراوە. بۆیە ئێمە لەوەی حەقی خاوەن مافەکانیش نەفەوتێ، چونکەمە یاسامان هەیە بەسەر ئەوەی کە ئەوانەی کە مافی ڕەفتارکردنیان هەیە یاخود گرێبەستیان هەیە یاخود مولک زراعینە قەرەبویان دەبی بکەینەوە. مافی وانەش لە هەمان شوێنی خۆیان دیاری دەکەین. هەروەها کودەڵی خەمڵاندنیش لە بۆ دامەزراوە کوشتتوکاڵیەکان دەکرێت لە ئەوەی حەقی خاوەن مافەکانیش دیاری بکرێت. باش بۆیە ئەمە لە ڕێک کوشتتوکاڵ ئەو کارز لەگەڵ بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئەوەدانی کا لەسەر نەخشەکان دەکرێت. ئەو 20,000 تەواو بووە کە ئەمە کاتێک ئەو ڕوپێوکاریەمان تەواو کرد و هەمومان کودەڵی کۆنووس دیاری کرا دێتەوە ئەنجومەنی شارەوانی ماوەی مانگێک زاردانی لۆ دەکرێت
چکە هەر نەخشە بە پێی قانون دەبیسی ڕۆژ زاردانی لۆ بکەیت دوای تەوابوونی زاردانەکە دێتەوە پەسەندی کۆتایی لۆ دەکرێت ئێستا من ئەمە یەکشت بزانم لەوانەیە خەڵک هاوڵاتیان ئەو تەفاسی لە نەزانن ئێستاوان لەوانێت چاوەڕێ ئەوە بن کێ تیر و پشکەکرێت جا ئەو تیر و پشکەکەیە ئەمە ئەو 20,000 کە باسم کرد زۆر ئەو ڕێکارانێک کە باسم کرد بڕی هەمووی تاو کردووە تەنها لە ڕێکانێک کۆتاییەکانیتی ئیشاڵە هەوڵ دەدەین ئێمەش بەتوانی وادەیەکم پێ بدەیت وعدەکەم دەتوانم بڵێم لە ماوەی زۆر نزیکدا چونکە هەندێک ڕێکار هەیە پێویست دەکات چکەی وەکو باسم کرد تەنها پێیوەست نییە بەمە لۆیە بەس بەدڵنیایی فەرمان بەرە ئیشاڵە کەمتر لە کەمتر لە پشکەکرێت ئیشاڵە کەمتر لە مانگەی بتوانین کەمتر لە مانگەی بتوانین بۆ 20,000 پارچە زەویەکە لە ژێر دەست باشە هەندێک خاوەن زەوی هەبوو هی کشتتوکاری کێشیان هەبوو دەیانگوت حەز ناکەین کە زەویەکانمان بکرێتە نیشتە جێبوون حەزەکەین لە کاری کشتتوکاڵی بەردەوام بین و کشتتوکاڵەکە سوودی بۆ هەرێمی کوردستان هەیە ئەم کێشەیە چارەسەر کرا ئەمە دوای گیانی سکاڵەکان ئێمەش وەڵامی خۆماندایتەوە چونکە لێ باسی ماستەر پلانی شاری هەولێرم کرد لۆ باسی وەم کرد نوێنەرانی هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان تێدا هەبوو بۆ کێشەی چارەسەرکەن کە ماستەر پلان دانراوە ئێمە کەمل باسی ماستەر پلان دەکەین لە هەموو دیدگای لۆ نمونە لە ماستەر پلانی شاری هەولێر 24 دیدگامان هەبووە لۆ ئەوەی چێندە لۆ کەرتی کشتتوکاڵی باشە چێندە لۆ نیشتە جێبوون باشە چێندە لە بۆ پیشەسازی باشە چێندە لە بۆ ڕیچارزۆن کە ئەوەی ئەو ناوچانەی کە ناوچەیەکی باشن لۆ ئەوەی ئاوی مستەوای ئاوی ژێرزەوی بەرز بکەن ئەوانە هەمووی لە ماستەر پلان جێگیر کراوە ئەوە ینی بڵێ سەرۆک شارەوانی نیە وەزیری شارەوانی نیە سەرۆک حکومەت نیە دیاری بکە ئەو شوێنە لۆ نیشتە جێبوون باشە ئەوەی باسم کرد لایەنە علمیەکان دیراست کراوە ئەلم وا دەڵێت شوێنە بۆ نیشتە بەڵام کێشەکە چارەسەر بۆ ئێستا ئێمە ئەوە وەکو باسی وا لەسەر هێڵی لەگەڵ بەڵێ لەگەریان لە ساحێڵی بەڵام ئێمە دڵنیایی دەدەینە ئەو هاوڵاتیان ئێمە برایانەیمە کە ئێمە مافیان لێ ناگەڕێن بەفەرج کە زۆر جار باس لەوە دەکرێت ئایا قەرەبوو ناکرێنەوە ئەمن ئەوڕۆ لە ئەوە کوداڵی لە کۆربان دەگوێت داوای کە قەرب بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە چونکە ئەو بەپێ ئەو یا سەوڕێنمای لە ژێر دەستماندایە ئەو خاوەن مافانە دە شوێنی خۆیان دەبێ قەرەبوو بخێنەوە شوێن ماوە ناوی بگەڕێتەوە ئەمە وەکو باسم کرد بڵێ وەزارەت زۆربەی وەزارەتەکان دوای ئەوەی فۆرمەکانی فەرمانبەر پڕیان کرد بۆ گەڕا وەزارەت شارەوانی لەوێ ئەمەن دەتوانم بڵێم تیمەکان تاکو نوۆی شەودەی شەو کاریان ناوماوە بگەڕێتەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە بگەڕێتەوە لەوانێ ئەوەی ئەمە بە پێ چکەوە دەگەڕێتەوە وەزار لە وەزارەت دێتەوە دابش دەکرد بە پێ زانیارە چەند وەزارەتێکی کەم ماوە لەسەر ناوەکان بە تەواتی بگەڕێتەوە ئیوانی شازامەندی درێت لە نزیکانە بەدڵنیاییەوە وەکو باسم کرد ئەوە پرۆسەکی بەردەوام دەبێتن ئینشاءالله ئەمە لە پرۆسە کۆتاییەکانی وەکو دەچوونی فەرمان لەسەر وەرگرتنی زەوی لە فەرمان بەران بەڵام دەبینێتەوە سەر ئێمە ئینشاءالله ئێمەش درێخی لێ ناکەین تیمەکانمان ڕاست پاردووە بە بەردەوام دەتوانم بڵێم ڕۆژی جوم ئاشکار لەسەر ئەوە دەکە نەخشەکان دەکەن لەوەی بتوانین ئەم پرۆسە لە زووترین کات تەواوی بکەین دەستت خۆش بێ سپاس بۆ بەڕێز کارزان عەبدولهادی سەرۆکی شارەوانی هەولێر کە لەگەڵمان بووی زۆر سپاس.